گروپی کیژانی قەزای کفری گەرمیان بە سپۆنسەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە ڕۆژی 8 مارسدا پێشانگایەکی شێوەکاری بۆ 55 خانمی شێوەکار و دەستڕەنگینی سەرجەم ناوچە جیاجاکانی کوردستان کردەوە و تێیدا ژمارەیەکی زۆر تابلۆ نمایش کران. 55 خانمە شێوەکار بەشداری کردووە لەم پێشانگایەدا لەسەر ئاستێرەمی کوردستانە زیاتر لە 85 تابلۆ جگەلەکاری دەستی و ئیشی پێکرد تیادا نمایش کراوە. زۆربەی ئەو تابلۆیانەی کە لە پێشانگاکەدا نمایش کران گزارشتیان لە خراپی بارودۆخی ژنان و کێشە و معاناتەکانی ژنان دەکردەوە. من ئەمڕۆ وەکو شێوەکاری لە شاری خانقین بەشداریم کردووە لەم پیشەنگا کە لەلایەن گروپی کیژانی کفری ڕێک خراوە بە 3 تابلۆ دیارە تابلۆکانم تعبیرین و هەروەها باس لە ژنان دەکەن لە تابلۆکانم من ینی بابەتەکانی زۆر گەشتبینم لەبەرەوەی ژن هەمیشە سەربەرزە. بەشێکی تری بەرهەمەکانی پێشانگاکە تایبەت بوون بەکارە دەستیەکانی ژنان و ژنان لە پاڵ گزارشکردندا لە خراپی دۆخیان لە ڕێگەی تابلۆوە لە ڕێگەی کارە دەستیەکانیشانەوە پەیامی بەهرەمەندی و دەست ڕەنگینی خۆیان گەیاند. تابلۆی بەشداریم کردووە کە باسی مەزن و باشەی ئافرەت دەکات. 8 مارس پیرۆزەکەم لە هەموو خانمێک دەستیان خۆش بێ دەستیان ڕەنگینە من ژاتوم بە زەرگینی خۆم جیاواز بسەلمێنم بە هەموو خانمێک کە لێرە بەکاری شێوەکاری ئیشیان پێ کردووە من ئیشی دەستیم کردووە کڵاوزەرم دروست کردووە چکە ئیشی دەست لە مەفعولی نەماوە بۆم سەردەمەی خۆمانە هەوڵما بە دووبارە مێژوو دروستکەمەوە لە سەدەی 19ەکانەوە هەتا سەدەی 21 هەوڵماوە شێوازێکی جوانی خانمان بسەلمێنم. لە ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژناندا لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان کچان و ژنان چالاکی جۆرا و جۆریان ئەنجامدا و لەو ڕێگەیەوە ئەو ڕۆژەیان بەرز ڕاگرت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.